هاورانی خۆشەویست سلاوی خواتان لێبێ. ڤیدیۆی ئەم جارە لەبارەی ئازادی ئاخاوتنەوەیە یا ئازادی ڕادەبڕین لە فێرکردندا. دەپرسین ئازادی ئاخاوتن یان ئازادی ڕادەبڕین لە فێرکردندا چییە؟ بە ئینگلیزی What is freedom of speech in teaching؟ هاروی سیگڵ پرۆفیسۆری فەلسەفە لە زانکۆی مەیامی لە ئەمریکا وەڵامی پرسیارەکە دەداتەوە. ئایا مامۆستا لە گوتنی چیدا بە خوێنکارەکانی ئازادە؟ ئایا ئاخەوتن و ڕادەربڕنی مامۆستا لە پۆلدا سنووردارە؟ لە ڕێی سێ پرسیاری ئەسەرەکی و سێ پرسیار و سیناریۆوە شرۆڤەی بابەتەکەکەین. سیناریۆی یەکەم، ئایا مامۆستایان ئازادن تەحەدای بیر و باوەڕی خوێنکارەکان و دایک و باوکیان بکەن لە پۆلدا؟ لە زۆر حاڵەتدا وەڵامی پرسیارەکە ئەوەیە کە بڵێ بەڵێ. بەڵام بۆ شرۆڤەکردنی ئەم سیناریۆیە و بۆ شرۆڤەکردنی ئەم پرسیارە پێویستمان بەوەیە کە ڕاوەستین و باشتر بیری لێ بکەینەوە، چونکە ئاسانیش نییە بگوترێ بەڵێ، بەڵام هەندێک تەفسیراتی هەیە کە پێویستە ئێمە لێرە بیکەین. بۆ نمونە مامۆستا دەتوانێت بڵێت کە زانستی خەڵق نابێتە جێگرەوەی زانستی پەرەسەندن، چونکە بنەما ستاندەردەکانی بوونە زانستی تێدا نیە. لەمەدا مامۆستا ئازادە ئەم قسەیە بکات، چونکە قسەکەی بە پێی بنەماکانی زانستی سەردەم ڕاستە. ئەم نمونەیە بنەمایەکی سەرەکیمان دەداتێ بۆ بابەتەکە. بنەمای یەکەم، مامۆستا ئازادە ئەوە بڵێت لە پۆلدا کە ڕاستە. ئایا ئەم بنەمایە دروستە؟ ئاسانە بڵێن بەڵێ یان نەخێر، بەڵام پێویستی بە شرۆڤەکردن و دڵنیابوونەوە هەیە. لە ڕێی سێ خاڵەوە ئێمە ئەم پێوەرە ڕوونەکەینەوە و لێی دڵنیا ئەبینەوە. خاڵی یەکەم، پێوەری ڕاستی، یانیکردنی ڕاستی بە پێوەر و سەنگی مەحەک زۆر جار مشتومڕی لەسرە. لەبەرەوە ئاسان نییە هەروە یەکسەر بڵێن مادەم ڕاستە یا ڕاستی ببێتە پێوەر بۆ ئەوەی کە لە چیە ئازادین لە چیە ئازاد نین. لەبەری ئەوە بنەمای سەلماندنی عەقلانی بکەینە پێوەر باشە و بەکاری ببین. ئەمەش بنەمایەکی دیکەمان دەداتێ. بنەمای دووەم، مامۆستایان ئازادن ئەوە بڵێن کە باوەڕیان پێێتی، چونکە بە شێوەیەکی عەقلانی لایەن سەلماوە. خاڵی دووەم بۆ شەرحکردن و شرۆڤەکردنی بنەمای ڕاستی، هەندێک جار ڕاستی بەس نییە و خۆی لە خۆیدا نابێتە پێوەرێک. بۆ نمونە ئەگەر ئێمە نمونونەکەی کانت، ئیمانوێل کانت وەربگرین بۆ شرۆڤەکردنی ئەم خاڵە. ئەگەر کابرایەک بە دەمانچەیەک و دێتە پۆلەوە هاوار دەکا بەسەر مامۆستا، دەڵێ مامۆستا کوانێک کامەران ئەمەوێ بیکوژم. ڕاستیەکەی ئەوەیە کە کامەران لە ئیدارەیە، لە لای بەڕێوەبەرە، لە ژووری بەڕێوەبرنە. مامۆستا ناکرێ بڵێ کامەران تەوێ لە ژووری بەڕێوەبەر وەرا بچم پیشانت بدەم، وەرە بچم بدبم بۆ لای. خۆ ئەمە لێرە ڕاستیە، بەڵام لێرە لەسەر مامۆستا پێویستە و پێویستێکی ئەخلاقی مامۆستایە کە کامەران بپارێزێ. لێرە داوتنی ڕاستی کامەران ناپارێزێ، بۆیە لێرە بنەما ئەخلاقیەکە دەبێتە پێوەر، نەک بنەمای ڕاستی. بۆیە پاراستنی ژیانی کامەران ئەرکی ئەخلاقی مامۆستاکەیە و دەبێتە سەنگی مەحەک کە داخۆ مامۆستا ئازادە لە وتنی ڕاستی یا لە وتنی قسەکەی یانە. ئەمەش بنەمایەکی دیکەمان دەداتێ. بنەمای سێیەم، مامۆستا ئازاد نییە کە شتێک بڵێت نائەخلاقی بێت. ئەم بنەمایە ئەومان پێدەڵە کە بە تەنها ڕاستی یان سەلماندنی عەقلانی بە تەنها نابنە پێوەر بۆ دیاریکردنی ئازادی ڕادەربڕینی مامۆستا. خاڵی سێیەم بۆ شرۆڤەکردنی بنەمای ڕاستی، ئایا ڕاستی یا سەلماندنی عەقلانی زەڕورە، پێویستە بۆ دیاریکردنی ئازادی مامۆستا؟ دەڵێن نەخێر، پێویست نییە، یعنی زەڕور نییە، چونکە زۆر جار مامۆستا پێویستە شتانێک بە خوێنکارەکانی بڵێت کە ڕاست نین. بۆ نمونە لە قوتابخانە فیزیای نیوتن، نیوتۆنیەن فیزیکس، فیزیای نیوتن بە خوێنکارەکان دەگوترێتەوە. بەڵام ئەوەی کە ڕاستە ئەوەیە کە گەردوون لەسەر بنەمای فیزیای نیوتن کار ناکات، بەڵام قۆناغی فێرکردنی خوێنکارەکان وا پێویست دەکات کە ئەو زانستە بخوێنن.
بۆیە ئەوەی لەو قۆناغەدا لەو قۆناغی خوێندنەدا جەخت دەکرێتەوە ڕاستی نییە، بەڵکو ئەوەی دەوترێتەوە لەگەڵ قۆناغی خوێندن و گەشەی خوێنکارەکەدا یا خوێنکارەکاندا بگونجێت. لێرەدا نزیکی لە ڕاستی بە هەندوەردەگری، نەک خودی ڕاستی یا ڕاستی تەواو. بۆیە بنەمای چوارم مامۆستا ئازادە هەندێک جار ئەوە بڵێت لە پۆلدا کە ڕاست نییە یا نەسەرمێنراوە. بەڵام ئەوەمان لەبیر نەچێت کە مامۆستا ئازاد نییە هەمیشە شتی ناڕاست بە تەلەبەکانی بڵێتەوە یان ناڕاستی و گوتن ببێتە بەشێک لە سیستەم و لە هەوڵ و کۆششی مامۆستا لە پۆلدا. چونکە ئەمە نابێتە فێرکردن و پەروەردەکردن، بەڵکو دەبێتە سەقەتکردن و خراپکردن. بۆیە بنەمای پێنجەم ئەوەیە کە ئەرکی پەروەردەکردن و فێرکردنی خوێنکار ئازادی مامۆستا لە پۆلدا سنووردار دەکات. سیناریۆ و شرۆڤەکردنی دووەم، ئایا مامۆستا ئازادە لە پۆلدا شتێک بڵێت کە خوێنکارەکانی و دایک و باوکی خوێنکارەکانی بریندار بکات؟ جا چ لە ناوەڕۆکەکەی بێت یا لە تۆن و شێوازی گوتنی شتەکە بێت. با ئەم سیناریۆیە شرۆڤە بکەین. مامۆستا ئازادە کە بابەتی پەرەسەندن تەتەوور ئێڤۆلوشن بە خوێنکارەکانی بڵێت، تەنانەت ئەگەر خوێنکارەکان خۆیان یا دایک و باوکی خوێنکارەکان بەمە قەڵز ببن و پێی بریندار ببن، پێیان ناخۆش بێت. لێرەدا مامۆستا بۆ ئازادە بریندارکەر بێت، جارح بێت، لەبەر ئەوەی کە هەوڵ دەدات خوێنکارەکانی پەروەردە بکات. پەروەردە لە باشترین حاڵەتدا وروژێنەرە، گۆمەکە شلۆغ دەکات و تەحەدای پێشباوەڕی خوێنکارەکانی دەکات. لەبەر ئەوەی پەروەردە هەوڵی پێشخستنی ئازادی و سربەخۆیی خوێنکار دەدات، مامۆستایان ئازادن شتانێک بڵێن کە ئەم ئازادی و سربەخۆیی خوێنکارەکان پێش دەخات، تەنانەت ئەگەر ئەو شتەی کە دەگوترێت لای خوێنکارەکان و لە دایک و باوکیان بریندارکەر بن. بەڵام ئەومان بیر نەچێت کە مامۆستا ئازاد نییە بابەتێکی کە دەکرێ وروژێنەر بێت بە شێوەیەکی شکێنەر و بێڕێزیکەر بڵێتەوە. بەدەر لە ناوەڕۆکی بابەتەکە شێوازی وتنەوە و شێوازی پێشکەشکردنی بابەتەکە کاریگەری لەسەر ئازادی مامۆستاکە هەیە. ئەو تۆن و نەبرەی دەنگ و شێوازی گوتنەی کە مامۆستا بابەتێکی لە ڕێوە باز دەکات کە دەکرێ بریندارکەر بێت، پێویستە ڕێزی تێدا بێت بەرامبەر بە خوێنکارەکانی و بەرامبەر بە هەر کەسێک، چونکە ئەرکی ئەخلاقی مامۆستایە و هەر کەسێکی دیکەیە کە ڕێز لە بەرامبەرەکەی و لە هەست و سۆزی بەرامبەرەکەی بگرێت وەکو مرۆڤ. بنەمای شەشەم، مامۆستا ئازاد نییە شتێک بڵێت کە ڕێزی خوێنکارەکانی یا هەر کەسێکی دیکە نەگرێت. سیناریۆی سێم، ئایا مامۆستا لەسەرەتی فەرزە لەسەری هەندێک شت بە خوێنکارەکانی بڵێت؟ یان ئایا مامۆستا نائازادە لەوەی کە هەندێک شت بە خوێنکارەکانی نەڵێت؟ ئەوەی لەسەر مامۆستا فەرزە بیڵێت ئازادی ڕادەربڕینی مامۆستا سنووردار دەکات. بۆ نمونە ئەو ڕاستیە سەرەکیانەی لەبارەی ناوەڕۆکی دەرسەکەەوە هەیە، مامۆستا لەسەری فەرزە بە خوێنکارەکانی بڵێت، یان ئەو بنەما سەرەکیانەی سەلامەتی و تەندروستی خوێنکاران، مامۆستا لەسەریەتی ئەو شتانە بە خوێنکارەکانی بڵێت، نائازادە کە نەیڵێت، دەبێ بیڵێت. بۆیە بنەمای حەوتەم، مامۆستا ئازاد نییە شتانێک نەڵێت کە لەسەریەتی بە خوێنکارەکانی بڵێت. بۆیە ئەگەر ئێمە ئەنجامگیری ئەم بنەمایانە بکەین لەسەر ئازادی ئاخەوتن و ڕادەربڕینی مامۆستا لە پۆلدا، مامۆستا لە زۆر شتدا ئازادە. ئازادی گوتن و ڕادەربڕینی مامۆستا بەشێکی سەرەکی پیشە و پێگەی مامۆستایە. هەمان کاتە بەشێکی سەرەکی پیشەکەیەتی کە ئاماژە بەو ئیدعا و ڕاو بۆچوون و ڕاستیانە بکات کە بەشێکن لە بابەتی وانەکە و بە شێوەیەکی سەرەکی بیری ڕەخنەیی و ئازادی و سربەخۆیی لای خوێنکارەکان پێش دەخات. بەڵام ئیعتیباراتی ئەخلاقی و معرفی هەن کە ئەم ئازادی مامۆستا سنووردار دەکەن. بۆیە ئازادی ڕادەربڕینی مامۆستا ئازادیەکی ڕەها نییە. لە هەمان کاتدا ئازادی ئەوەی کە هەندێک شت بە خوێنکارەکانی نەڵێت سنووردارە، لەبەر ئەوەی لەسەریەتی هەندێک شت هەر دەبێت
بە خوێنکارەکانی بڵێت لە نەوتنی ئەو شتانەدا ئازاد نییە. ئەم حەوت بنەمایە لە لای پرۆفیسۆر هاروی سیگڵ ینی ئەم بنەمانەی پێشکەش کردووە کە لە لای ئەو ماقوڵن و بنەمای سەرەکین و دەکرێت گفتوگویان لەبارەوە بکرێت و کۆتاییش نین، ینی کۆتایی گفتوگۆکە بەوە نابڕێتەوە و بەڵام لای ئەو وایە کە ئەمانە دەکرێت بنیاتیان لەسەر بنرێت، شتیان لەسەر بنیات بنرێت و پێش بخرێن و چاک بکرێن و گفتوگویان لەبارەوە بکرێت. هیوام وایە سوودێکی هەبوو بێت ئەم ڤیددیۆیەش و بیرتان نەچێت لایکی ڤیددیۆکە بکەن و لای خۆتانەوە شەیر و بڵاوی بکەنەوە، سەبسکرایبی لاپەڕەی فەیسبوک یا لە کەناڵی یوتیوبەکە بکەن بۆی ڤیددیۆی تر ببینن. ئەگەر پرسیارێک تێبینی شتێک هەبێت پێم خۆشە بێت ڕخنەیە هەر شتێک. زۆر خۆشحاڵم و کاتێکی خۆش، خواحافیز.